چەسپاندنی موچە، دامەزراندن، شایستەدارەیەکان و دابینکردنی خزمەتگوزاری بۆ خەڵکی کوردستان بۆتە چەق و مەرجی سەرەکی سێ لایەنی کوردی هەرێم لە بەغدا، کۆمەڵ و یەکگرتو هەڵوێست بۆ کارکردن لەگەڵ هێزە عێراقیە ناڕازیەکان. ئەم سێ لایەنە کە خاوەنی 10 کورسی پەرلەمانین مەرجیان بۆ پاڵپشتیکردنی بەرەیەکی فراوانی عێراقی کە لە 5 لایەنی شیعە و سوننە بە 120 کورسی پەرلەمان و پێکهاتوون. دروستکردنی کۆدەنگیەکی گەورەیە بۆ داکۆکیکردن لە کێشەڕەواکانی هەرێم لە بەغدا. هەموو کورد لە لیژنەی دارایی 5 کەسی هەیە. ئێمە لەو 5 3 کەسی لە ئێمەیە. دکتۆر جەمالە، دکتۆر ڕێبوارە، کاک ئەحمەدی ئینشاڵڵا تەسبیتە بێ لەوێ. کەواتە ئێمە توانین زۆرترین خزمەت بکەین لە موازەنە، لە مەسەلەی تەقاعودی، لە مەسەلەی بودجەی، لە مەسەلەی موچەی هاوڵاتیان و خانیشینانی هەرێمی کوردستان، جوتیاران. ئەوەی لای ئێمە زۆر گرنگەیە و مجموعەیە بابەتی زۆر گرنگمانەیە کە مەلەفی گەورەیەکە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوامان لیان کردووە کە لەگەڵمانە بن پشتیوانمان بن لەو مەلەفانە، مەسەلەن مەلەفی موچەیە، مەلەفی پلەبەرزکردنەوەیە، مەلەفی 50,000 بەرمیلی سوتەمەنیە کە دەدرێتە هەرێمی کوردستان و هاوڵاتیان سوتەمەنی لە کاتی خۆیانەوە، مەلەفی 140 مادەکانی ئەو مادانەیە کە پەیوەستە بن. وتیان ئێمە لە هەموو ڕوویەکە و لەگەڵتانە ئابین. ئێمە پێمان وت ناکرێ ئێمە هەر بەڕاستیە قسەمانە وتمان ناکرێ ئێمە پشتیوانتان بین بۆ ئەوەی عەقدەکانی بەغداد و هاوڵاتیانی عێراقی 15 محافەزەکە تەثبیت بکرێ، بەڵام ئێوە پشتیوانمان نەبن لەوەی کە عەقدەکانی ئێمە و خۆبەخشەکانمان و دکتۆرەکانمان و مهندسەکانمان دابمەزرێن. ئەم بەرە عێراقیە هاوکات ڕخنەی تون لە دابەشکاری وەزارەتەکان دەگرێت کە لەسەر بنەمای پشکپشکێنەی حیزبی کوتلە گەورەکان داڕژراوە. ئەوان داوای ڕاستکردنەوەی ڕێڕەوی کاری پەرلەمانی دەکەن لە عێراق و پێیان وایە پۆستەکان خراپ بەکارهێنراون. بڕیارە کۆمەڵ و یەکگرتو هەڵوێست جارێکی دیکە لە بەغدا کۆبنەوە و بڕیار لەسەر پێکێنانی ئەم بەرەیە بدەن. ئێمە نوێنەرایەتی 400,000 کەسەکەین لە هەرێمی کوردستان. بۆ ئەم نوێنەرایەتی پێویستمان بۆ هەیە کەسێکمان هەبێت لە ناو ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەوەی بتوانین کار ئاسانی، چکە ئێستا ئێمە خۆتوانی بڕۆین هەموو وەزیرەکان ببینین، لانی کەم 4-5 هەر ڕەفیقی شخصیمانن. بەڵام کەسێکی خۆمان بۆ ئەوەی کە لە بانگەشا وعدمانداوە بە خەڵک کە بە دوواداچوونەکەین، ئەگەر کەسێکمان هەبێت لە ئەنجومەنی وەزیران ئەوە توانین ئاسانترە و بابەتە بکەین، چکە ئێمە 10 پەرلەمانتاری و 10 اختصاصی جیاوازین و 10 کەسین ئەزمموی دووسێ خولمان هەیەیەکی و لەو ئەندام پەرلەمانانەشین کە لە عێراقا دیارن، لە هەرێمی کوردستان زۆر دیارن. بۆیە ئێمە ئەمانویست وەزارەت وەرگرین لەبەر ئەو قەزەیە بوو، ئەگینا ئێمە خۆمان پەرلەمانتارین و پلەی وەزیرمان هەیە. لەبەرەوەی منەتمان بەبوون بە وەزیر وانە نییە. ئەوان دوای ئەوەیان نەکردن کە ئەو تەصحیحی مەسارە وەرن با ئێوەشی تیابێ. ئێمە وتمان با ئێمە تەجروبەیەکمان لەگەڵ کردوون، لەو تەجروبەیە ئێوە هەندێک لە قیادتان شکستی هێناوە، گوێتان لێگرین، دیراسەیەکەین و دەیشین بۆلاتان بەمەرجێ بزانین ئەمە ئایا فعلەن بۆ بەرژەوەندی کۆمەڵی کوتەلی سیاسی یان نەخێر بۆ بەرژەوەندی عێراق. ئامانجی سەرەکی ئەم جوڵە نوێیە ڕاستکردنەوەی ڕێڕەوی کاری پەرلەمانی و دروستکردنی بەرەیەکی نیشتیمانی بەهێزە تاوەکو ڕێگری لە پاوانخوازی دەسەڵات بکرێت و مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیان نەکرێتە قوربانی ڕێکەوتنە سیاسیەکان. کۆمەڵ و یەکگرتو هەڵوێستی ژمەرجیان بۆ کارکردن لەگەڵ ئەم بەرەیە خزمەتکردنی خەڵکی کوردستان و هاوتاکنی مافەکانیانە لەگەڵ هاوڵاتیانی عێراقی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.